کۆمەڵانی خەڵکی کوردستان بەهار دێت و سروشتی ڕازاوە بە دیاری دێنێت و جارێکی دیکە هەمان وانەی گەورەی سەر لە نوێژیانەوە و سەر لە نوێ سازدانەوەمان بیر دەخاتەوە. نەورۆز و ساڵی تازەتان پیرۆز بێت. ساڵێکی پڕ لە خۆشی و پڕ لە کامەرانی و سەرکەوتنتان بۆ ئاواتەخوازین. با لەم ڕۆژی نەورۆزەدا و لە یەکەم ڕۆژی ساڵی نوێدا جارێکی دیکە ڕێز لە یادی ئازیزترین ئازیزانمان بگرین، ئەوانەی کە سەربەرزانە ژیان و گیانیان لە پێناوی ئازادی و ژیانی ئاسوودە و یەکسان بۆ هەمووان بەخت کرد. ستایشی خۆراگری و دڵگەورەی بنەماڵە ئازیزەکانیان دەکەین. درود و سڵاو بۆ خەڵکی خۆراگری کوردستان کە دەست لە ناو دەستی یەک لە پێشوازی نەورۆزی ئەمساڵدا دیمەنێکی دیکە لە شۆڕشی ژینایان بە هەمووان نیشاندا. سڵاو لە ژنانێکی زانا و وشیاور و بوێر کە لە هەموو ئێران هەر لە زیندانەکانەوە تا سەرشەقامەکان پارێزگاری لە دەستکەوتەکانی شۆڕشەکەیان دەکەن. ئازیزان، ئەگەر ساڵی ڕابردوو بار قورسی قەیرانی ئابووری داڕماوی ئێران بە سەرسەری زۆربەی خەڵکی ئەو وڵاتەدا شکایەوە و ژیانی جەماوەری تا ئاستی ژیانێکی مەمرە و مەژی دابەزاند، ئەگەر هەژاری و بێکاری باڵی بەسەر ئەو وڵاتەدا کێشا، لە هەمان کاتدا دڵخۆشی و ئومێدمان ئەوەیە کە ساڵی خەبات و خۆراگری و کۆڵنەدان بوو. لە کوردستانی شۆڕژێر و بەلوچستانی خۆراگرەوە بگرە لە زۆربەی شوێنەکانی دیکەی ئێران سەرهەڵدانی ژن ژیان ئازادی بە لە بەرچاوگرتنی ئەزمموی شەژمانجی یەکەمی شۆڕشی ژێنا لە تاکتیک و شێوەی نوێدا درێژەی پێدا کرد. ژنانی پێشڕە و ئازادە شەقامی شارەکانیان کردە گۆڕەپانی خەبات، سەرپۆشی زۆرە ملیان توور هەڵدا و یاسا و ڕێسای ئیسلامیان خستە ژێر پێڵاوەکانیان. ڕێز و حرمەتی ژن لە شوێنی کار و ژیان بە چەند قات باڵای کرد. کرێکاران، خانەنشینان، ژینگە پارێزان مەیدانی خەبات بۆ ژیانیان بۆ یەک ڕۆژیش چۆڵ نەکرد. زیندانیانی سیاسی، دادخوازان، هونەرمەندان و نووسەرانی پێشڕە و سڵیان لە ئەشکەنجە و زیندان نەکرد، ڕاستەوخۆ چاویان بڕیە چاوی دوژمن و بە ئاشکرا بەرهەمی شۆڕشگەرانیان پێشکەش کرد. هاوکات جەماوەری خەڵک بەشداری شانۆگەری هەڵبژاردنیان نەکرد و هەمووی ئەوانە حرمەتی دروشمی ئازادیان پاراست. بەم جۆرە بوو کە بە لێبڕاویەوە دەتوانین بڵین شۆڕشی ژنجیان ئازادیان درێژە پێدا، کە بێگومان ئەوە دەبێتە توێشووی ڕێگای بەرەو سەرکەوتنی یەکزاری. ئازیزان، هەموو ئاماژەکان ئەوەمان پێ دەڵێ کە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی لە بەردەم گۆڕانکاریدایە. ڕژیم لە هەر لایەکەوە هەوڵ دەدات بەسەر قەیرانی سیاسی و حکوومەتیدا زاڵ بێ زیاتر لە زەلکاودا ڕۆدەچێ. یەکگرتووی ریزەکانی خۆی بۆ ناپارێزرێ و بەردەوام لێی هەڵدەوەرێ. سیاسەتی یەکدەستکردنی ریزەکانی خۆی بۆ بەڕێوە ناچێ و لەگەڵەوەشدا کە بە تەواوی ڕووتاوەتەوە هەر جارە کەلێنێکی تازەی تێدەکەوێت. لە سیاسەتی دەرەوەدا نەرمی دەنوێنێ و سیاسەتی سازان دەگەڵ ئەمریکا و دەوڵەتانی ناوچەکە پەیڕەو دەکات، هەر بەم هۆیەوە لە لای لایەنگرانی ناوچەکەدا ڕیسوا دەبێ و نفوزی خۆی لە دەست دەدات. بە جۆرێک کە هێزە نیابەتەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە تا دوێکە سیاسەتەکانی ئەویان پەیڕەو دەکرد، ئەمڕۆکە بوونەتە وەباڵی گەردنی. ئەم قەیرانە بەڕوونی لە جەریانی ڕووداوەکانی غەزە و جنایەتەکانی دەوڵەتی ڕێگەسپەرستی ئیسرائیلدا خۆی نیشاندا. هەمووی ئەوانە لە پاڵ قەیرانی قوڵ و چارە هەڵنەگری ئابووری و پەرەسەندنی گەندەڵیەکی کەموێنە و ئەو ناڕزایەتی و نەفرەتەی کە لە ناو دڵی جەماوەردا پەنگی خواردوێتەوە، ڕژیمی کۆماری ئیسلامیان خستۆتە بەردەم داڕمان و یان جۆرێک لە گۆڕانکاریەوە. ئەم گۆڕانکاریە بە پێی پەرژەوەندی چینایەتی و سیاسی هەم لەسەرەوەی دەسەڵات و لایەنەنیارەکان و هەم لە خوارەوە و لە ناو جەماوەری خەڵکدا تەدارکی بۆ دەبیندرێ. لەسەرەوە دەبینین کە ئامادەکاری بۆ دوای خامنەیی دەکرێت و هەوڵ دەدرێت بە بێ شۆڕش و گۆڕانکاری بنەڕەتی سەروبەری قەیرانی حکوومەتی پێک بێن و پێکهاتەی ئابووری وڵات و سەرۆت و سامانی ژێردەسەڵاتی سوپای پاسداران لە بەرژەوەندی گشتی نظامی سەرمایەداری ئێران بپارێزن، واتە قەیرانەکە تەنیا بە گۆڕینی دەموچاوەکان تێپەڕکەن. ئەمریکا و دەوڵەتانی دیکەی ڕۆژاواش هەر ئەوەیان دەوێت
ئۆپۆزیسیۆنی دەسەڕاستیش ئەوەی دەوێت و هاواهەنگ لەگەڵ ئۆپۆزیسیۆنی دوورخراوە لە دەسەڵات لە ناوەوەی وڵات بە یارمەتی دەستگاگەلێکی زەبەلاحی تەبلیغاتی کە لە بەردەستیاندایە هەوڵ دەدەن دەسەڵاتی سیاسی بەو ئاقارەدا بەرن و بەدیلێکی دابینکەری بەرژەوەندەکانی خۆیان بۆ داهاتووی ئێران شکڵ پێ بدەن. بەڵام ئەوە تەنیا ئەگەر و تەنانەت بەهێزترین ئەگەریش نییە کە لە بەردەم کۆمەلگای ئێراندایە. لە خوارەوەش لە قوڵایی کۆمەلگادا گەرای شۆڕشێکی کۆمەڵایەتی دانراوە. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا شاهدی گەلێک سەرهەڵدانی گەورە لە دژی کۆماری ئیسلامی بووین، وەکو ئەوەی کە لە ساڵەکانی 76 1970 96 و 98 هەتاویدا ڕوویاندا. بەڵام لە شۆڕشی ژینادا خەڵک لە هەمان کاتدا کە نیشانیاندا ئەو ڕژیمیان ناوێ بەڕوونی نیشانیشیاندا کە چیان دەوێت. دروشمی ژن ژیان ئازادی لە ناوەڕۆکی خۆیدا هەم استراتێژی ئەمڕۆی جەماوەری ڕاپەڕی بوو، هەم بەرنامەی داهاتووی ژیانی کۆمەلگا. ئەو دەستکەوتانەی کە لە شۆڕشی ژینادا بەدەسهاتوون قابلی هەڵگەڕانەوە نین. لە بیرمانە کە ڕۆژێک لە ڕۆژان لە ڕوانگەی دامەزرێنەری کۆماری ئیسلامیەوە تەنانەت وەرزش و شەترەنجش حرام بوو، بە دوایدا ڤیدیۆ و ماهوارە و ئینتەرنێت قەدغەکران. ژنان بۆیان نەبوو بچنە وەرزشگاکان. وام دیتمان کە ڕژیم بە ناچار بەرامبەر بە هەمووی ئەوانە پاشەکشەی کرد. لە شۆڕشی ژینادا گەشتی ئێرشاد کۆکراوە، پۆشیشی ئیسلامی سرڕای یاسای یەک لە دوای یەک کە بۆی دادەندرێ بەکردەوە بوو بە دڵخواست. ڕاستەکە بە هەمووی ئەوانەشەوە ئەو ڕژیمە هێشتا هەر لەسەر کارە، بەڵام ئەو ڕاستیەش حاشا هەڵنەگرە کە بەرامبەر بە خەڵک و بەرامبەر بە گۆڕانکاریەکاری زەمانە لە ناوەڕۆکدا شکستی خواردۆ و ڕەوتی پاشەکشەی ڕژیم تا ڕووخانی یەکجاری بەردەوامە. بەڵام ئازیزان، ئەزمموی 1 ساڵ و نیوی شۆڕشی ژینا پێمان دەڵێ کە گرنگترین کەم و کۆری ئەو شۆڕشە نەبوون یا ورتر بڵین لاوازبوونی ڕێخستنی مەدەنیە لە هەموو بوارێکدا. هەر بۆیە هەنگاوی دوایی بۆ ئەوەی پێش بە بەدیری یەکەم کە لەسەرەوە ئاماژەی پێکرا بگیرێت ئەوەیە کە جەماوەری تێکۆشەر لە هەر شوێنێکەن، لە کارگا و کارخانە، لە مەدرسە و زانکۆ، لە گەڕەکی شار و گوندەکان بە هەر ژمارەیە کێمکانی هەیە بەو ڕێکخراوانەی کە ئێستا هەن پەیوەست بن، یان ڕێکخراوگەلێکی پێشڕەوی خۆیان لە بوارەکانی کرێکاری، فەرهەنگی، وەرزشی، ژنان، خوێندکاران، ڕۆشنبیران، ژینگە پارێزان، معەلیمان، پەرستاران، پارێزەران، خانەنشینان، ماڵخوراوەکان و بێکاران پێک بهێن و لە پێناوی کردنیان بە ڕێکخراوگەلێکی بەرینی کۆمەڵایەتی و گرێدانیان بە یەکتر تێبخۆشن. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی کۆماری ئیسلامیدا هەرچی دیاردەی دزیە و ناشیرنی نظامی سەرمایه‌داریە تونتر و تیشتر بەربینیان بە کۆمەڵی خەڵکی وڵاتە گرتووە. دژواریەکانی بەڕێچوونی ژیانی خەڵکی زەحمەتکێش و دەستەنگ کە لێنی قوڵی چینایەتی نێوان سەروەت و هەژاری، بێبەهرەبوونی جەماوەری خەڵک لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان، بێکاری و بێئاسۆیی لاوان، هەڵاواردن و ستەم، نەبوونی ئازادی و پێشێلکردنی سەرەتایەترین مافی دموکراتیکی خەڵک، پەرەسەندنی جۆرەها دیاردەی ناشرینی کۆمەڵایەتی، هەمووی ئەوانە دەستیان داوەتە دەستیەک و کۆماری ئیسلامیان کردووە بە یەکێک لە دزێوترین ڕژیمەکانی و سەردەمە. لەم ئێرانەدا ڕژیمێک لە سەرکارە کە ئاکار و کردەوەی سیاسەت و فەلسەفە و بیر و بۆچوونی هەمووی مایەی شەرمەزاری بەشەریەتی سەردەمی ئەمن. هەلومەرجی سیاسی و کۆمەڵایەتی ئەمڕۆی ئێران ئەوەمان پێ دەڵێ کە لەلایەکەوە ئەو دۆخە قابلی تەحمل نییە و لایەکی دیکەشەوە بۆ گۆڕانکاری جدی لە داهاتوو ئێران خەڵکی ئەو وڵاتە ناتوانن بە هیچ هێزێک جگە لە هێزی خۆیان پشت ببەستن. جەماوەری خەڵکی کوردستان و ئێران لە خەبات دژ بە کۆنەپەرستی ڕژیمی ئیسلامیدا هەزینەیەکی قورسیان داوە. حکوومەتی ئیسلامی بە شوێن قەتڵ و عام بە شوێن قەتڵی حکوومەتی ژینادا زیاتر لە 600 کەسی لە زیندانەکان و لەسەر شەقامەکان کوشتووە تا بڵێسەکانی شۆڕشێک کە بە کوژرانی ژینای لاو داگیرسا بوو کەم بکاتەوە. بە هەزاران کەسی بە تەقەی ڕاستەوخۆ بریندار کرد و دەیان هەزار کەسیشی خستە گۆشەی زیندانەکانەوە. حکوومەتی ئیسلامی دەبێ وەڵام دەرەوەی سەردەمە و جنایەتانە بێت کە بۆ داسەپاندنی چەسانەوەی بێسنوور، ستەمی نەتەوایەتی، ستەمی مەذهەبی، دواکەوت و ڕاگررتنی بە ئانقەسی ئابووری کوردستان کردوویەتی.
جەماوەری خەڵکی تینووی ئازادی لە ئێران لە یەکسەدەی ڕابردوودا لەگەڵ ئیستیبدادی سەڵتەنەتی و کۆنەپەرستی مەسەوی دەسەویەخە بوون. بێگومان لە درێژە و لە ئاکامی خەباتی ئەمڕۆیاندا نظامێک بنیاد دەنێن کە تێیدا ئیعدام و شکنجە ئاسەواری نابێت، زیندانی سیاسی بوونی نابێت، پێشێلکرانی مافەکانی خەڵکو و ئەوانەی ئازادی سیاسیەکان زەوت دەکەن محاکەمە و ناچار بە وەڵامدانەوە دەکرێن. گەلێک لەوەش زیاتر دابینکردنی ژیانی شایستەی ئینسان لە ئێرانێکدا کە لە دەریایەک لە سەروەتی ژێرزەوی و میلیۆنها ئینسانی ئامادە بەکار بەهرەمەندە ئاوات و بەرنمەیەکی خەیاڵی نییە، دەبێ بنەمای دەسەڵاتی داهاتوو بێت. چونکە ئەوڕۆ ئێمە لە سەردەمێکدا دەژین کە هێزی دەست و بازوو بیر و مشکی ئینسانی داهێنەر و خوڵقێنەر ئەو جیهانەی لێواولێوی بەرهەمی نوێ و لێواولێوی سەروەت و ئیمکاناتی ئاسوودە بۆ ژیان کردووە. بەڵام خوڵقێنەرانی ئەو سەروەت و نیعمەتە لە بەرهەمی ڕنج و کاری خۆیان لە سەرەتاییترین ئیمکانات و مافی ژیانی ئینسانی بێبەش و بێگانن. ئەو هێزە لە من نەهاتووە و ئەو سەرزەوی و ژێرزەویە بە بەرهەمە ئەگەر بە یەکەوە بکەونە کار بێگومان هەموو پێداویستیەکانی ژیانیش ئاسوودە و یەکسان و بەختەوەرانە بۆ دانیشتوانی ئەو وڵاتە دابین دەبێت. ئەوەیە ئەو بەدیلەی کە بۆ بەدیهێنانی پێویستە خۆمان لە هەموو ڕوویەکەوە تیارکەین و ئاسۆی وەدیهێنانی ڕوونە بۆ هیوایەی کە ساڵی داهاتوو ساڵی گۆڕانکاری و تێپەڕبوونی شۆڕژێرانە لە حکوومەتی ئیسلامی ئێران و سەرەتای گەیشتن بەوەها کۆمەلگایەک بێت. نەورۆستان پیرۆز. کوردە بخۆشی و بەهاتەوە